سڵاو ڕێز زۆر بەخێربەی بۆوانەی بیرکاری بۆ پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم. ئەو کتێبە لەو ماڵپەڕە هەیە بۆ داگرتن. دیسان دەچینەوە لاپەڕە سەی کتێبەکە. لەوانەی ڕابردوو تەنیا توانیم ڕوونکردنەوەیەک بدەم لە دەربارەی نزیکردنەوەی ژمارەکان ببورن، بەڵام نەمتوانی پرسیارەکان ئەو پرسیارانەشی تەڵکەمەوە بزانم لەو وانەیە بتوانین چەند پرسیارێک شیتەڵکەینەوە. دەگەینە پرسیاری ژمارە 19 کە نووسرایە نزیک بکەوە بۆ نزیکترین 10 کە لێرە نووسرایە و ژمارەکە چییە؟ 857. هەوڵ دەدەم لێرە ئەوەتە ژمارەکە 857 کە دەڵێ نزیکی بکەوە بۆ نزیکترین 10. ئەگەر وایە دەبی ئەوەی بزانی کە ئەو هەشتەی لێرەیە، کە ئەو هەشتە نابی هیچ دەستکاری بکرێ. هەشتەکە وەکو خۆی دەبی بینووسیەوە. ئەو هەشتەی کە لەوێ دەبی هیچ دەستکاری نەکەی، وەک خۆی بینووسیەوە. ئەوەی دەستکاری دەکرێت تەنیا 57. 57کە ئایا دەیکەیە چ؟ دەیکەیە 60 یان دەیکەیە 50؟ ئەگەر بە ڕێگای هێڵی ژمارەکان ئەو پرسیارەشی تەڵ بکەم، دەبی هێڵی ژمارەکان دروست بکەم. لەوانەی پێشوو باسم کرد هێڵەکە کو دروست دەبی، لێرە هەروە بە خێرایی باسی هێڵەکەی دەکەین. هێڵی ژمارەکان واتە هێڵەکی دروست دەکەی و ژمارەکانت کە دەیە واتە 10 20 30 40 50 60 لەسەر یان لەژێر ئەو هێڵەی دادەنێی و هەمیشە ئەو ژمارانەی کە لە دەستی چەپتن لە دەستی چەپن دەکەونە دەستی چەپ. ژمارەکان بچووکن یان گچکەنە هەتا بچێ لای دەستی ڕاست ژمارەکان گەورە دەبن و گەورەتر دەبن. ئەو شتەی دەبی لەبیر نەکەی. پاشان ئەو ماوەی لە مابەینی ژمارەکانە دەبی یەکسان بی، وەکو یەکبی. مەرج نییە بە ڕاستە دروستیکەی، بە چاویش هەندێک جار وەکو یەکبی، ئەوە هەر باشە. ئێستا با تەمەشای ژمارەکەی خۆمان بکەین. 857 دەبی نزیکی کەینەوە بۆ نزیکترین 10. کە دەڵێ نزیکترین 10 واتە ئەو هەشتە چونکە لە خانەی سەدانە ئەو هەشتەی واز لێ دەینین تەماشای ناکەین وەک خۆی دەینووسینەوە. کەواتە با ئەو هەشتەی لێرە بینم کەوا ئەو زۆر خەتەرە، هیچ دەستی لێ نادەین، وەچی خۆی لێرە دەینووسینەوە. بەڵام ئەوەی کە دەبی بیگۆڕین ئەو 57ەیە. تەماشا دەکەین 57کە دەکەویتە چێن دەرێ لەو سەر ئەو هێڵە. ئایا لێرەیە لە مابەینی 30 و 40 ئەو 57 بێگومان نا. ئایا لێرەیە؟ بێگومان نا. ئایا لێرەیە لە مابەین؟ نا. بێگومان لە چێن دەرەیە ئەو 57 لێرەیە لە مابەینی چ؟ لە مابەینی 50 و 60. کەواتە ئەو 57 لێرەیە. بەڵام ئایا لە 50 نێزیکە یان لە 60؟ ئایا لە چ نێزیکە؟ لە 50 یان لە 60؟ بە ئەوەی بینمەوە ئێرە لە 50 نزیکە یان لە 60؟ لە 60 نزیکە. کەوا بوو دەیکەینە 57 دەکەینە 60. کەوا بوو ئەو ژمارەی کە هەمانە کو دەینووسین 860. واتە ژمارەکەی ما بووە چ؟ بووە 860. لە 857 بووە 860. وەکو گۆتمان دەست لەو هەشتەی نادەین، هیچ نابی دەست لە هەشتی بدەین. ئێوە بە شێوەی هێڵی ژمارەکان ئەو پرسیارەمان شیتەڵ کرد کە ژمارەکەمان لە جیاتی 850 بووە 860 گەورە بوو چونکە
لەبەر چونکە 57 نێزیکی 60. ئەگە بچین بزانین بە ڕێگای خانەی ئەو 857 شیتەڵکەین کو دەکەین لێرە شەروە دەست لە هەشتەکەی نادەین هیچ هەشتەکە دەستی لێ نادەین دەین خانەی دروست دەکەین ئەو هەشتا هیچی لێ ناکەین هەروەکی خۆی دیساندەی هێڵینەوە تەماشای 57ەکەی دەکەین 57 لە ناو خانەی دادەنێ بزانین کو لە ناو خانەیە خانەی یەکان دروست دەکەین لێرە خانەی یەکان پاشان خانەی دەیان چونکە دەرێ نزیکتریندا واتە هەردوو خانەیە کە دەبی چاچیکەین و بیگۆڕین ئەو هەفتەی کە هەمانە لە خانەی چدادەنین لە خانەی یەکان پاشان ئەو پێنجێک کە هەمانە دەچیتە خانەی دەیان ئەو زەدیسان چونکە دەیگۆڕین ئەو 57 دەبی دوو خانەی دی دروستکەین هەم خانەی یەکان و دەیان لە ژێرەوان هەمیشە هەفتەکە دەبی بیکەینە سفر چونکە وەچی دەڵێ نزیکی بکۆ بۆ نزیکترین دەبیر لە چ دەکەینەوە بیر لەو ژمارانە دەکەینەوە 10 20 30 دەبی بیکەینە یەکێک لەوانە لێرانە یان دەبی بیکەینە 50 یان دەبی بیکەینە 60 چارەی دیکەمان نییە چونکە 57 لەما بینی 50 و 60 ئەوجا لەبەر ئەوەی هەفت گەورەیە ئەو پێنجەی کە دەگۆڕین دەبی بیکەینە وەچی خۆی نەهێڵن دەبی بیکەینە 6 کەواتە ئەگەر ئەو ژمارەی لە لێرانە لە دەستی ڕاست ژمارەی یەکان 5 بوو یان 6 بوو یان 7 بوو یان 8 بوو یان 9 بوو ئەو ژمارەی تەنشتی یەکی لۆ زیاد دەبیتە لە 5 دەبتە 6 لە 6 دەبتە 7 لە 7 دەبتە 8 لە 8 دەبتە 9 ئاوای لێدێ بەڵام ئەگەر هاتوو ئەو ژمارەی ئێرە 1 بوو یان 2 بوو یان 3 بوو یان 4 بوو هەر وەکو ئەو ژمارەی تەنشتی هەر وەکو خۆی لێرە دەمینێتەوە ناگۆڕدرێ بەڵام ئەگەر 1 بوو یان 2 بوو یان 3 بوو یان 4 بوو هەر دەبیتە سفر لە هەموو کاتێک لە هەموو وەختێک بە هەموو شێوەیەک هەر دەبیتە سفر بەڵام ئایا ئەو ژمارەکەی لە تەنشتیتی لە خانەی دەیانە دەگۆڕێ یان ناگۆڕێ ئەگەر زانیت ژمارەکەی لێرانە بوو یەک لەوانە بوو بێگومان ئەوە گەورە دەبی بە یەک ژمارە 5 بوو دەبتە 6 بوو دەبتە 7 بەڵام ئەگەر یەکێک لەوانە بوو ئەو ژمارەی لە جیاتی هەفتی 1 بوو یان 2 بوو یان 3 بوو یان 4 بوو ئەو ژمارە ئێرە وەکو خۆی لێرە دەنووسین نایگۆڕین کەواتە ژمارەکەی مە دەبیتە چ دەبیتە 860 یعنی ئێستا دەبی بنووسین 860 چونکە ژمارەکە بووە 860 گەورە بوو 857 بەڵام تەماشاکە ئەو هەشتا هیچ تەماشاشی ناکەی نایگۆڕی بەڵام دەینووسیەوە بێگومان نابینەی نووسیەوە ژمارەکەت بە تەواوی بگۆڕدرێ یان تێکچی ئێستا زانیمان کە پرسیاری ژمارە 19 وەڵامەکەی چییە؟ ئەگە بچینە لای پرسیارەکەی پرسیاری ژمارە 19 857 چی لێ هات؟ بووە 860 بە هەردوو ڕێگا مەرجنیە بەس بە ڕێگەی هێڵی بی بە ڕێگەی خانەی بی هەر دەبی ببیتە 860 ئێستا دێنە لای ئەو ژمارە 20 4 5 2 1 4 5 2 1 دەچینە لای هێڵی ژمارەکان 4 5 2 1 4 5 2 1 باشە ژمارەکە چ بوو؟ 4 5 2 1 ئەگەر بە هێڵی ژمارەکان تەواو چایکەین کەواتە بە تەنیا و تەنیا تەماشای چێن دەردەکەین تەماشای ئەو 21ەکەی دەکەین کارمان بەسەر ئەوانی دیکە نییە بەس ئەو 21 کە دەکەویتە ئێرە بەڵام لەبەرەوەی نزیکترە لە 20 هەتاوەکو لە 30 کەوا بوو چ دەکەین
بێگومان ئەو 45 هەر وەکو خۆی هیچ دەستی لێ نادێن چونکە دەڵێن نزیکی بکەوە بۆ نزیکتریندا واتە تەنیا دوو ڕەنووسی هەڵبژێرە و نزیکی بکەوە کەوابوو چ دەکەین ئەو 21 چی لێ دێ لەبەر ئەوەی نزیکترە لە 20 دەبیتە 20 دەبیتە 20 کەوابوو ژمارەکە چی لێ دێ 45 هەر وەکو خۆی دەنووسرێتەوە 45 و 20 ئەوە شیتەڵی ژمارەکە لێرە دەبی سفر هەبی 45 و 20 ئاوای لێ هات وەڵامەکەی ئەوەیە لەبەرەوەی 21 نزیکە لە 20 لەوە 21 نزیکە لە 20 کەوابوو شیتەڵی با بچینەوە لای پرسیارەکە لێرە 4 5 2 1 کەوابوو ئەو 4 5 2 1 دەبیتە چ دەبیتە 4520 4520 ئەگەر بە شێوەی ڕەنووسی نا بەڵێ ڕەنووسی ئەگەر بە شێوەی ڕەنووسیش هەر چاچیکەین واتە بە شێوەی خانەیی 21کەی لە خانەی دانین ئاوە ئەو خانەی یەکانە ئەوەش خانەی دەیانە دووەکە لێرەیە یەکەکەش لێرەیە مادام ئەوە یەکە گوتمان ئەگەر هەموو جارێ هەر دەبی بیکەینە سفر هەموو جارێ دەبی بیکەینە سفر بە ئەوەش بە هەمان ڕەنگ بنووسم هەموو جارێ ئەو یەکە کە هەیە هەر دەبیتە سفر بەڵام ئایا ئەو دوای دەکەینە سێ یەکیلۆ زیاد دەکەین یان نا بێگومان نا لەبەر ئەوەی یەک لێرە یەک بوو ئەو دووە هەر وەکو خۆی دەمێنێتەوە کەواتە ژمارەکە یەکەکەمان فڕێدا یان لامان برد یان گۆڕیمان بۆ سفر بەڵام ئەو دوای هەبوو هەر وەکو خۆی مایەوە ئەوە گەر بە شێوەی خانەی شیتەڵی کەین بگەڕێنەوە لای پرسیارەکان ئەوەی کە دەڵێ نزیکی بکۆ بۆ نزیکترین سەد وابزانم ئەو پرسیارانە بهێڵمەوە بۆ وانەی داهاتوو هەتا بە تەواوی باس بکەم بزانم کووەیە چۆنی نزیکردنەوەی ژمارەکان بۆ نزیکترین سەد لەبەرەوەی دێینە کۆتایی ئەو وانەیە لێرەوە هەتا وانەکانی داهاتوو هەر ساغ و سەلامەت بی